ئارامی کاتەوە چونکە ئەم شتیشکیشی و دوتی من سەرەتا خۆشەویستێکی زۆر هەبوو لە نێوانمانە طبعاً خۆشەویستی کە هەبوو کاڵ بۆتەوە یعنی نیە بڵی خۆشەویستیەکە نەماوە کاڵ بۆتەوە بەم شتان ینی ئەتوانێت بیگەڕێنێتەوە یەکێک لە شتانە کە خۆشبەختانە هەیە بۆ هاوسەرەکان ئەویشەوەی کە خۆشەویستی مادەم ئەساسێکی هەبوو توانی بیگەڕێنیتەوە بەدەستی بێنیتەوە جارێکی تر والله هر نكر يعني زياتري شكات الحب بعد العداوة أحلى من الحلا استبين يعني مثلا تيك شو تواني كخوش بيتو بينيان رك فرقك أزانن كاتي خوش كانت شن مالكيان راحت بوا كاتي خوش كانت شن آرام برلا زردخانو بيكينين وجامنالج لو كاتانا كدايكو باوك غالب باشترين هدية باوك بو منال أوي كدايك يعني خوش بيه خۆشەویستی دایکەتی دایکیانی خۆش بێ کاتێک کە هەستەکەن دایکیان زۆر ڕێز لە باوکیانەگرێ باوکوتی تەواو باوکوتی باوا بێ ئەم مناڵە ڕێزیم دایکی سور لا گەورا بێ کە هەستیشان کرد باوکەڵێ دایکتان چیەڵێ باوا بکەن دایکتان حەزەکە بچینە دەرەوە باوا بکەن هەست ئێتر مناڵانە گەشەکەن گەشەی نەفسیەکەن گەشەی ڕۆحیەکەن وەڵڵا گەشەی عەقلیەکەن کە یەنە ناو کۆمەلگا حەزەکەن خزمەت بکەن حەزەکەن خەڵک وەکوان خۆشبەخت بێ بس لە خێزانێکی پڕ لە مشکلەوە بێنە دەرەوە ئەو لە خۆی بێزارێت تر چۆن نتوانێت خزمەت بکە لە خۆی بێزارە چۆن نتوانێن ئەندامێکی کەشە سندووی پڕخزمەت دەرچێ لەبەرەوە یعنی هەر بەڕاستی ئەمە خێزان نابێ بە دەستێکی شلبی گرین خێزان مای شانازی هەموو پیاوێکە هەموو ژنێکیشە ئەگەر نەیشیڵێ یعنی کاتی هەستەکە خێزانەکەی سەرکەوتوو بووە ئەم پیاوە مای شانازیەتی لەناو مجتەمەعا هەستەکە سەربەرزە ژنیش بە هەمان شێوە ئەجا بۆچی ئەو پەڕی دەرەجەی ئینسان تەزحی بۆ نەدا بۆی کە بەو شێوە بێ من زۆربەی مشکلەکانیش بەڕاستیەوەی تا ئێستا تەمەنم کردووە زۆریش لە زووە بڵێن لەناو ئەو کێشە خێزانیانم سیرەکەم یعنی لشتی زۆر بەسیتەوە هەمووی لە شتی بەسیتەوەی گەورەیەکن ئەویش چییە یعنی ئێمە ئاگامان لێ بێ ینی بەڕاستی شتێکی گوێی ناینەگینایمە لە ناخمانە شەیطان هەیە خوای گەورە فەرمێ قل لعبادي يقولوا التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم باش نەکە جوانترین کەلیمە بۆ پیاوەکەی حازرکە پیاوەکە جوانترین کەلیمە بڵێ بە خێزانی ئەگەر شتی خراپیان وت یا کەلیمێکی وت إن الشيطان ينزغ بينهم محاولی تێکدانەکە شیطانیش دوژمنی خێزانەکانە لەبەرەوە لە خێزانەکان هەر بە کەلیمەی جوان با ئینسان دەریکە بەبیرکردنەوە لە فەزلی مێردەکەی ئەویش بەبیرکردنەوە لە فەزلی ژنەکەی با دەریکە مجتەمەعیشمانە گۆڕێ بەڕاستی مجتەمەعمانە گۆڕێ بە مجتەمەعێکی زۆر ئاسوودە زۆر بەختەوە چونکە مجتەمەع لە چی پێگێت یەکەکانی هەموو خێزانەکان ئێمەش هەر ئامانجی ئەم بەرنامەیەمان بۆ ئەوەیە کە ئێمە خێزانێکی تۆکمە بنیاد بنرێ کە بگەڕێنەوە بۆ ئەوی کە خێزانەکان لە پەرتەوازەی و لە هەڵۆشانە و پارێزگاری لێ بکەین چکەمێکێکە لە ئامانجە گرنگەکانی ئەم بەرنامەی ئێمە کە بۆ هەموو خاتونەکان و پێیسە خاتونەکانی ژاگەیان لە ئێمەیە ئێمە ئەمانوێت هاوکاریان بین کە ئەوەی کە دەست بگرن بە خێزانەکانیان و خێزانەکانیان هەڵنەوەشێتەوە چکە بەڕاستی پێکەنانی خێزانی کێکە لە ئەرکە زۆر پیرۆز و گەورەکان و پاراستنی بەها باڵاکان کە خێزان بەهایەکی باڵایە بەهایەکی گەورەیە لە کۆمەلگایە جا لەبەرەوە ئێمەمانوێت بەو شێوازە بێ ئەمەیەکێکە لە ئامانجە گرنگەکانی ئەم بەرنامەی ئێمە دەستی تۆش ساغ بێ دەستی تۆش خۆش بێ ئێوە شەر پرسیاری شتێکی ترتان ئەگەر هەبێ ئێمە بۆ ئەوەی نەیچینە کۆتایی بەرنامەکە تا ئێوە گەر پرسیارێکتان ما بێ لە خزمەتتان نابین چکە پرسیار زۆرە لەسەر ئەم بابەتە بە تایبەتی لێک تێگەیشتنی ژن و مرد لەگەڵ یەکتریە زۆر ئەوێت ینی هەر ئەوەی کە باست کرد ناسینی کەسایەتیەکان لە ڕێی موالیدەکەەوە ئێمە هەر پێشنیارێکیشمان هەبوو بۆ وەزیری کاروباری کۆمەڵات ینی پێم خۆشە لەم بەرنامەشە زیاتر پێی بگا پێشنیارەکە ئەوەیە کە هەر دوو هاوسەر کە بچنە پرۆسەی هاوسەرگیریە و پێشەوەی پرۆسەکە بکەن پێویستەکە خولێک وەرگرن کە ناسینی کەسایەتیەکانی خۆیان بناسن و کەسی بەرامبەریشان بناسن و شێوازی مامەڵەی دروستیش چکە من لە ناسینی کەسایەتیەکان ئاڵین کاتێکە من بەڕێستم ناسی ئەزانم چۆن مامەڵەشە لەگەڵا بکەم کە خۆشمم ناسی ئەزانم چ مامەڵەیە گونجاوە لەگەڵ خۆما بیکەم ینی زۆر جارێمە خۆشمان ناناسی نازای مامەڵی چۆنیش لەگەڵ خۆمانە بکەین ینی سەگەرە و خاتونەجێکم سەرەتا خۆی بناسێ و کە خۆی ناسی ئەو کاتە زانێت چ مامەڵەیەک باشە و گونجاوە بۆ خۆی و کە کەسی بەرامبەریشی ناسی ئەو کاتە هەموو توانای خۆی بەکارێنێ کە ئیش لەسەر خاڵە بەهێزەکانی خۆی بکە بۆ ئەوەی باشترین مامەڵە بکە لەگەڵ کەسی بەرامبەرە ئەو کاتە کەمترین کێشەش ڕۆیە یعنی ئمە هەر لە جەلسەی ڕاوشکاریشە زۆر جار کە جەلسەیەکە بۆ سێری هاوسەرەکەی مانکرۆ سێری خۆی سێری نەمەتی کەسایەتیەکانمان کردو لە ڕێگەی ئەوە ئەتوانیت بکەیتە نەتیجە بۆیە ئەمە پێشنیارێکە بۆ وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کە هەم ئەو شێوازی بەڕێستان کە نەمەتی کەسایەتیەکانە ئەخوێنێتەوە هەر
نەمەتی مایرز برێکسیش کە نەمەتێکی زۆر گرنگە بۆ ناسینی کەسایەتیەکان کە هاوسەرداران بیکە بەواجب بەسەریانە ئەبێ بیخوێنێ ئەنج بچێتە ناو پرۆسەوە. سەلەمالیزیە شتێکی وایە کردووە بڵێ ئەمە زۆر خۆشەکە نەمەتەکەشی پێڵە شێوازی مامەڵی گونجاویشی پێڵێ لەگەڵیا مناڵێک کەسێ زۆر کراوە بوو تۆ کراوەنی تۆ حەزە لێ بە بێدەنی دانیشیت بەڵام هاوسەرەکەت کراوەیە کەسێکی زۆر کراوەیە چۆن مامەڵەشی لەگەڵ یا شەرمن و کەسێکی زۆر هێن ڕوودار هەمان لە مشتەما لە دوانەمان هەیە زۆر جار مەسەن پیاوەکە زۆر شەرمنە زۆر خەفەتە خوا بە ڕووداری مەسەلەن خێزانیا بەعکسەوە یا بەعکسەوە ئەو کاتە کە تێگەشت لێیت ئەزانێت هەمانە زۆر ئاسان کارە هەشمانە زۆر ئیش قورسەکە و کەسێکی یەکلاییە و قسەی لەگەڵا ناکرێ ئەی ئەم دوانەمانە زۆر نظامی هەمانە زۆر کەسێک یانی هەر ئەفەویە چێتە ناو بابەتەکان کاتە ئەمانش پێویستەکە بیناسم زام چۆنە بزانم ئایا یەکێک لەو ئافرەتانی کە لامان بوو شتێکی زۆر خۆشی دوتی من یەکجار قساکەم دووبارەی ناکەمەوە تێسا هاوسەر و مناڵەکانم تێسا هاوسەر و مناڵەکانم کە یانە شتێکم پێ بڵم تیجار بە تایبەتی مناڵەکان بەڵێن هاتۆ جارە بڕیارەکەمێ تا قسەکەمان تەواوەکەین چکەوتی کەوتم نییە ئیتر لە قسەی خۆشم پەشیمان نابمەوە یەک جاریش قساکەم ئینسان وا هەیە بۆ شێوازێ ئیتۆ چۆن مامەڵەی لەگەڵاکی هاوسەری چۆن مامەڵەی لەگەڵاکە کە مژنێکە بەم شێوازێ جا لەبەرەوە زۆر گرنگە ناسینی کەسایەتیەکان و شێوازی مامەڵەی گونجاویش لەگەڵیانە ئەگەرە نەتیجە ئینشاءالله بالضبط کاتە لێک تێگەیشتن زۆر گرنگە کە بێ بەردەوام ئێمە بگەڕینەوە بۆ ئەوە دەستت خۆش بێ مامۆستا ئامینە بەڕاستی بەڕێزە دیکێکی لەو کەسایەتیانی کە زۆربەی خاتونەکان زۆر دڵیان خۆشە کاتێکە تۆ ئەبینن لە سوۆشیال میدیا و متابعێکی زۆرت هەیە و هەوادارێکی زۆریشت هەیە بۆ ئێمە پێمان خۆش بکە لەم بەرنامەیە لەگەڵمان نابی کە ئێمە بگەڕینەوە بۆ ئەوەی کە ئەو قسەی زۆر باوە بەداخەوە ینی کە هەر تۆزێک کێشە و مەشاکیل هەبوو لە بینیانە یەکسەر لێ بۆ جیانابیتەوە بەڵێ خۆ جیابوونەوە هەیە وازانێت کە مشتێکی زۆر ئاسانە بەڵام نازانێت کە دوای جیابوونەوە چەند کێشە و مەشاکیل دروستە بێ بۆ ئەم کەسە ڕاستە ینی زۆر جار چەند بووە کەیسیوە دوای جیابوونەوە هەردووکیان زۆر پەشیمان بوون زۆر محاولەیشان کردو بگەڕێنەوە لایەک بەس زۆر جار کۆمەڵگا و عیلەکان نەیانێشتووە لەبەرەوە بۆچی بگاتە ئەوە خۆت محاولە بکە بۆی کەوا شتەکە تا لە دەستایە سەیدی موقفی پارێزگاری لێ بکە مەگەر بگاتە حاڵەتێ مەسەن هەیە هەر ناگونجێ ئەو کاتە کەمیشنەوانە یعنی بێگومان کە من گەشتاوە قیچەکە جیابوونەوە آخر حل ئەتوانی پەنای بۆ بەری